لەگەڵ توندبوونەوەی گەمارە ئابوووریەکانی ئەمریکا بۆ سەر کۆماری ئیسلامی ئێران و دابەزینی بەهایتمەنی ئێرانی لە بازاڕەکانی جیهاندا قەباڵەی هاوردە و هەناردەکردنی کاڵا لە ئێرانەوە بۆ هەرێمی کوردستان و عێراق کەم بووەتەوە. هاوکات سەرۆکی یەکێتی هاوردە و هەناردەکارانی سلێمانیش ڕایگەیاند توندبوونەوەی گەمارۆکان ڕێژەی هاوردەکردنی کاڵای ئێرانیان زۆر کەم کردووەتەوە و کێشەی گەورەی بۆ بازرگانە کوردانە دروست کردووە کە گرێبەستی درێژخایانیان لەگەڵ کارگەکانی ئێران واژۆ کردووە. چونکە ئێمە وڵاتی تورکیامانەیە سینمانەیە وڵاتی زۆرمانەیە ئێمە ئەتوانین کاریان لەگەڵا بکەین بەڵام هەموو ئەستەنگێک کەوا دروست دەبێت لە وڵاتێکدا ئەگەر هات وڵاتەکە دراوسێ بێ بە دڵنیاییەوە کێشەیەکی بازرگانی لەوانەیە شتێک ڕوودا کەوەیە کە بازرگانان لەو سوودمەندەی کە جاران سوودمەند بوون لە وڵاتە لەوانەیە کەمە بێتەوە و ناتوانێت تعاملی بازرگانی ڕاستەوە خۆ بە ئەنجام بگەێنن. تعاملی بازرگانی کەمە بێتەوە زۆر کەمە بێتەوە تاکو بە شێوەی ئەوەی کە ئەو گەماروێت تا چەند ڕادەیەک تونتر ببێ ئەویش کەمترە بێتەوە. ئەگەرچی ئابووری عێراق لاوازە و هەمیشە پێویستی بە هاوردەکردنی کاڵا و شمەکی دەرەکی و بەتایبەت ئێرانی هەیە بەڵام لە دوای سەپاندنی گەمارە و سزانویەکانی ئەمریکا بۆ سەر ئابووری ئێران حکوومەتی عێراقیش پابەندبوونی خۆی بۆ جێبەجێکردنی ئەو گەمارۆیانە دەربڕی بەڵام بە بڕوای چاودێرێکی سیاسی ئەو پابەندبوونی حکوومەتی عێراق تەنها ڕووکەش و زارەکیە و بەهۆی بەهێزی هەژمونی ئێران لەسەر عێراق و ناوچەکە حکوومەتەکەی بەغداد ناتوانێت باکرداری بەشدار بێت لە گەمارۆکاندا. ئەومان بیستووە کە بەغداد پایتەختی دووەمی ئێرانە ئەو قسە لە ناو هەموو سیاسەکانە بیستمانە و هەژمونی مەزهبی یعنی بۆ حکومەی زۆرینەی خەڵکی عێراق شیعەن هەژمونی ئێران لەسەر عێراق بە پلەیەکی زۆر بەهێزتر هەیە لە هەڵبژاردنەکانی پێشوو شابینیمانانی ململانێکی زۆر لە نێوانی مالیکیە هەبوو لەگەڵ عەلاوی کە عەلاوی براوە یەکەم و بەڵام خواستی ئێران لەسەر عەلاوی نەبوو ئەو بۆ ئەمریکا نەیتوانی عەلاوی بکاتە سەر و وەزیران ناچار بوو بەنهێنی لەگەڵ ئێران دانوستانی گرت. ئەمانە ئەومان پێ دەڵێت کە عێراق ناتوانێت پابەت بێ بە قەرارێکە و کە دژی ئێران بوەستێتەوە چونکە لە کاتێکە ئێران کە گەمارویەکی نێودەڵەتی لەسرە هیچێک لە وڵاتانی کە دەتوانێت هاوکاریەکی باشی ئێران بێ عێراقە لە هەناردە و هاوردەیە لە بە هەردوو دیوەکاتوانێت هاوکاریکە و فشارەکانی لەسەر کەم کاتەوە. بەهۆی نەبوونی ژێرخانێکی ئابووری بەهێز و نابوونی دامەزراوە ئابووری و بانکیەکان لە هەرێمی کوردستاندا گۆڕانکاری هەرێمایەتیەکان کاریگەریان لەسەر ئابووری هەرێم و هاوردە و هەناردەکردنی کاڵاکان دروست دەکەن. لە ئێستاشدا بەهۆی گەمارۆکانی ئەمریکاوە چەندان بازرگان و سەرمایەداری کورد مایە پوچ بوون و بەهۆی دابەزینی بەهایتمەنیشەوە ئەوەندەی دیکە قەباڵەی بازرگانی نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران کەم بووەتەوە و بازاڕی ناسەقامگیر و ئالۆز کردووە. هەر لەبەرەوەشە بازرگانە کوردەکان لە ئێستادا لە هەوڵی دۆزینەوەی وڵاتێکی جێگرەوەی کۆماری ئیسلامی ئێرانن بۆ هاوردەکردنی کاڵاکان. ئەحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.